خۆشەویستی خوا فەرمی صلى الله عليه وسلم من استطاع منكم أن يكون له خبء من عمل صالح فليفعل. هەر کەسێک لە ئێوە توانای هەیە چاکە و خێری نهێنی بکات بابی کات، ئەگونجێت ئەو نهێنی کۆمەڵە زیکرێک بێ. زیکر شەو خەوتیتە خێزانت خەوی پیاکەوتەوە، مێردەکەت خەوی پیاکەوتەوە، مناڵەکان خەویان پیاکەوتەوە، بخۆ سبحان الله بکە، الحمد لله بکە، لا إله إلا الله بکە، الله ئەکبەر بکە، با کەس نەزانیە. والله پیاوچاک هەبووە لەگەڵ خێزانێ لەسەر سەرینێک خەوتنەوە، سەرینەکەی بە فرمێسکەکانی چاوی تەڕ کردووە، خێزانەکەی پێی نەزانیوە، لە ترسی خوا گریاوە. نهێنیتان با نهێنیمانە بێ، نهێنی هەموو شتێکمان با خەڵک نەزانێ. خۆ تۆ ناکرێ بە نهێنی بە نوێژی جەماعەت بی، ناکرێ بە نهێنی ڕۆژوو بگری، هەنێ شتەی ناکرێ، بەڵام مەسم ڕۆژی فەرزە نەک سونەت. بەڵام هەندێک شتێ توانی بە نهێنی بیکەی. ئێستا من بە جەماعەت نێژەکەی هەموو خەڵکەمان بینی، ئەمە ناتوانی بە نهێنی بیکەی، بەڵام هەندێک چاکە هەیە دەتوانی بە نهێنی بیکەی. لەبەر چاو خەڵکیە باسی شتێ دەکرێت تەئسیرەکە ئەگری، نهێنیش هەر بگری بە هەمان شێوە. لەبەر چاو خەڵک شەو نوێژ دەکەی، لە نهێنیش شەو نوێژت بە هەبێ، خێر و سەدەقە دەکەی بە ئاشکرا دروستە، بەڵام با نهێنیشت هەبێ، هەندێک نهێنی تایبەتت هەبێ. لەوانەیە کۆمەڵە زیکرێک بێ، ئەوەی نهێنی کە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم، وەک توێشێ بۆ قیامەتی خۆت هەڵێگری، کۆمەڵە زیکرێک بێ، کۆمەڵە ئەستەغفیرڵڵایەک بێ، لە کاتێکا دەست بە تاڵە مەجالتەیە بۆ خۆت زیکری خوا بکە، لە شوێنێکدا دەڕۆی بۆ مزگەوت، لە شوێنێکا بەتەنها دانیشتویتە بۆ خۆت زیکری خوا بکە، ئەستەغفیرڵڵا بکە، زیکرەکانی خوا بکە، با کەسیش نەزانێ، با بە نهێنی بێ بە ئیزنی خوای گەورە. ئەو کاتە ئینشاءڵڵا دەبینیت ئیمامی حەسەنی بەسریە فەرمی ڕەحمەتی خوای لێ بێ، والله کۆمەڵە پیاوێکم بینی لە سەحابە و لە تابعین، والله بیان توانایە هەر کردەوەیەک بە نهێنی پێیان بکرای بە ئاشکرانیان نەکرد، بەس مەجالی تیا بایە بە نهێنی بکرێ، والله بە ئاشکرانیان نەکرد. یەکێک لەوانە شەو نوێژە بۆ نم باسمان کرد. شەو نوێژ یەکێ لە حکمەتەکان چیە بۆ ئەوەندە گەورەیە، چونکە زۆر جار بە نهێنی دەکرێت ئەگەر بەیانی خەڵک باسی نەکا. من چوو زانم تۆ شەو نوێژەکە یان نەکەی، ئەگەر بۆ باس نەکەی، تۆ چوو زانی من دەیکەم یان نایکەم، کەواتە با دەمی خۆمان بگرین. لەوانە کۆمەڵە زیکرێکە بێ بۆ خۆمان دەیکەین لە نهێنیدا، شەو خۆمان پێیان ناگەی بۆ خۆمان زیکری خوا دەکەین هەتا ئاخەوی، با خێزانمان گوێ لێ نەبێ، با کەسوکارمان گوێ لێ نەبێ، لە ترسی خوا بیکەین. لە سیارەکان بە تەنهایی بۆ خۆت نیم سەعات ڕێ بڕی چی داوە لە گۆرانی، بۆ خۆت زیکری خوا بکە، گوێ لە قورئان بگرە، عیبادەتە، بینێرە بۆ قیامەتی خۆت، با کەس نەزانێت تۆ ناو سیارەکە زیکری خوات کردووە، تەنها لە ماڵەوەی زیکری خوا بکە، گوێ لە قورئان بگرە.